خاڵی دووەم کە زۆر گرنگ و مهمە بەڕێزان ئەویش ئەوەیە کە توانە و تاقەی ئەم خاوەن پێداویستی تایبەتانە دەبێت بدۆزرێتەوە. دەبێت بدۆزرێتەوە ینی تەنها و تەنها نەکرێت ڕۆتینەن وەکو کەسێکی تایبەت بکرێتە خوێندن و تاو دوای دەچوو بڕۆتەوە بۆ ماڵ و تاو کوردواری لە سەوزەڵی خانم بە دیار بڕوانامەکەی بکات نە ئەگەر لیژنەیەکی تایبەت هەبێت لە پسپۆڕی دەرونی توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی کەسانێک کە ماستەر و دوکتۆران هەیە لە خاوەن پێداویستی تایبەت و لە بەهرەکانی خاوەن پێداویستی تایبەتە بە دڵنیایی دەتوانن بەهرەکانیان بدۆزنەوە کاتە من بۆ ئەم بەرنامە زۆر سێچم کە دەڵێت خاوەن پێداویستی تایبەت دەبێت بەهرەکەی بدۆزیتەوە یان یەکێک لەم بەڕێزانی کە دانیشتون لەوە چ لە داهاتووە بتۆڤن دەرچێت یەکێک لەم بەڕێزانی کە دانیشتون لەوانەیە نووسەرێکی گەورەی جیهانی دەرچێت بۆ نمونە مەسەلەن وەکو یەکێک لە پێم وایە یەکێک لە نووسەرە گەورەکانی عەرەبە تەها شتێکی وای بمبورن کە ناوەکەم بیر چووە تا حوسێن کە بۆ خۆی نابینا بۆ بەڕێزان بەڵام نووسەرێکی زۆر باشە بەرهەمێکی زۆر باش و چاک و مەزبووتی هەیە کەواتە ئەمە بە دواداگەڕانی ئەوێ یعنی تا ئێستا چێ من نازانم نەمبیستووە لە سلێمانی و لە کوردستانە بۆ نمونە مەسەلەن یەکێک لە نابینەکان ببێ بە نووسەرێکی باش کە بە دڵنیایی دەتوانێت ئەو پەیامی کە لە مێشک و دوور و دەرونی تایێت بە دەنگ تەسجیلی کە دوای بکرێتە سەر کتێب تەمەنا دەکەم هەبێت کەواتە مەبەستەکەم نەچییە مەبەستەکەم ئەوەیە کە دەبێت ئەم بەهرانیان بدۆزرێتەوە گەر بمانوێ زۆر باش و چاک و مەزبوط خاوەن پێداویستی تایبەت خزمەت بکرێت